سەوزە ژنێکی نابینایە، بەڵام بەرگدورێکی کارامەیە. ئەو 30 ساڵە بەرگدورە و کارامەیەکی زۆری لە بوارەکەیدا پەیدا کردووە و بۆ ڕاپەڕاندنی کارەکانی پێویستی بە هیچ هاوکاریەک نییە. لەخوا بە زیاد بێ یعنی نابینایی هیچ نەبووەتە ڕێگرمکەوە دەسەوستان بم و کە نەتوانم ئیش بکەم و کە وەکو بازە چاوساغێک بم بازە چاوساغێکەیە بەخوا نازانین یەک تەقەڵ درومان بکەن بۆ منێهێنن خوا ئاگای لێ چاوساغ وەڵڵا چاوساغ خوا ئاگای لێیە یعنی مەچینیان ئەگەر سەخت بێ من بۆیان چاک نەکەم ئەبێ بیبەنە سەر وەستا. سەوزە ناوبەناو خولی بۆ ژنان و کچانی نابینا دەکاتەوە و فێری درومانیان دەکات. ئەوان دەیانەوێت ببنە بەرگدور و پێداویستیەکانی خۆیان دابین بکەن و هاوکاری کەسانی تریش بکەن. هەمە چاوساغ لە ماڵ خۆمان فێرم کردووە یعنی کچ پورزای دایکم دەرزی پێوا کرد واکس دەستی لەرزی کێشان بەدەسەبێنە دەست گۆچ وەڵاوام کرد دەرزەکە خۆم پێوەم کرد دایشەوان پێکەنێن لەیلە ناتوانێت دەرزەکە پێوەکە ئەو دەرزەکەی پێوە کردووە. کچان و ژنانی نابینا لای خات و سەوزە تەنها فێری بەرگدورین ناکرێن، بەڵکو لەسەر کارە دەستیەکانیش ڕادەهێنرێن و دەبنە خاوەنی بەرهەمی خۆیان. من خۆم خاوەن پێداویستی تایبەتم و مامۆستاکەشمان هەر خاوەن پێداویستی تایبەتە نابینایە، بەڵام بە سەرکەوتوانە بە شێوازێکی زۆر جوان فێری خەیاتیمانەکات. ئێمە ماوەی 4 مانگە بەشدارم لەم خولەیە بە شێوازێکی زۆر باش فێر بووم، توانیومە ئیشەکانی خۆم جێبەجێکەم ئەوەی کە پێویست بێ فێر ببم. وەکو خانمانی نابینا بەردەوامین لە کاری دەستی و خەیاتی یەکێک لەوانش کە خات و سەوزەیە کە مامۆستامان و کاری خەیاتیمان بووەکە و ئەم کارانەش کە ئیسا ئەیبینن ئەمە هەموو کاری دەستی خانمانی ئێمن و بەردەوامن لە چالاکی و لە ڕەنگینی خۆیان هەمیشە پیشان ئەدەن. سەوزە معروف کە زۆربەی کاتەکانی بەکردنەوەی خول بۆ کچان و ژنانی نابینای سلێمانی تەرخان دەکات، تەنها بەرگدورێکی کارامە نییە، بەڵکو هێندە تێکەڵ بەکاری بەرگدوری بووە، شارەزاییەکی باشیشی لە وەستایشدا پەیدا کردووە. ئێستا چەندتە لە بەم پێگەیانوە ئێستا 4-5 هەر لە ماڵەوە خۆیان مەچینە ئەزانن بۆ خۆیان درومانەکەن پێویستیان بەوە نییە کە خەڵک درومانیان بۆ بکە. ئەمە یەک دووەمش خولی دەستیشمان کردوێتەوە ملوانکە و پشتێن و گوڵشنین و ئەمانەشیان فێرەکەم ئەمانەشەکەن ئەوە یاحانیان دنیا شتمان لێرەیە. ژمارەی کچان و ژنانی نابینا کە دەیانەوێت لێرە فێری درومان ببن بەردەوام ڕوو لە هەڵکشان و داکشان دەکات. لە وەرزی هاویندا لە کاتی داخرانی دەرگای قوتابخانەدا ژمارەیان زیاد دەکات، بەڵام ئەوان بێگرفت نین. وەڵاهی داواکاریم لە خێرخواز و دەوڵەمەنەکان و مەسئولەکان و ئەوەی کەوا ئەتوانێ و لە توانایە هەیە هەر تەلەبەیەک مەچینەیەکی بۆ بکڕێ بۆ هاتوچۆشمان سارەمان بۆ دابین بکەن کە لە سەر حساب گیرفانی خۆمان نین و نەڕوین بێزارە بین ئاخر وەڵڵا حکوومەتەکەمان خۆتان نەزانن مەعاشەکەمان چۆنە. بەخوا مەجلیس و گفتوگویان هێندە گەرمە. دێن بۆ ماڵتان دوای ئەمانش بەخوا کەلارین دێن بۆ ماڵمان. هەست بە تێپەڕینی کات ناکەن. هەندێکیشان بەهرەیەکی هونەری وایان تێدایە چێژ لە دەنگە خۆشەکانیان دەبینرێت. ئەم دووریا نەبڕایەوە تەمانمان هەمووی ڕۆی. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، سلێمانی.